ام شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچەب لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لە مەودۆ وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قابلی قبول نییە. من ئەمە بەیهانەیە ئەزانم بۆ خوێنی شەهیدان، بۆ خەباتی گەلی کوردستان، بۆ مێژووی پڕ سەروەری ئەم ملەتە لە برسە شۆڕشی نەکردووە. ئەگەر هەندێک خەڵک پێ کاکە تو کەرامەت و ئێرادەت هەبی هەموو وەختێک پارە دەبی، بەڵام کەرامەت و ئێرادەت نەما پارە چ قیمەتی هەیە؟ ئەمە ئەبی چارەسەر بکرێ و کەس ناتوانێ هەموو مانگێک ئیتر هەی فڵان ئیمزای کرد ئیمزای نەکرد، موافقەتی کرد موافقەت نێ، بۆ ئێمە دەروزەچین لەبەر دەرگایەوە. ئەو وەختە ئەوەی کە هەموو هەدەفی موچەبی و پارەبی بۆ فەرموو بچی بخۆی چ بڕیارێک ئەدە لەگەڵ ئەوانەی کە کەرامەت و ئێرادەیان لامەبەستە و پاراستنی مێژووی پڕسەروەری شەهیدانی کورد و کوردستانیان لامەبەستە، ئەوانیش بڕیاری خۆ نەدەن.